ئەوانەی کەوا مامەڵەچین هیچ کەسێک نییە ڕۆژێ نەچێتە لای کەسێک کە مامەڵە دەکە جەنابەت بەیانی ڕۆژ دەکەیتەوە دەڕۆیتە بازاڕ ئەچیتە دوکانی بۆ نمونە قەسابێک گۆشت فرۆشێک چەند گۆشتی جوان پێشکەش بۆ خەڵکە دەکرێت بەڵام لە ناویشیاندا هەیە ئاژەڵێکی نەخۆشی خراپ دێنێ جاری وە ڤێتەرنەریش بە پارە ڕازی دەکا مۆرێکی لەدایان هەر مۆری لێ نادا لەو دیوە چیفێکی بۆ دروست دەکاو کە تۆ دەیتە ماڵەوە بەڕاستی گۆشتێکی بێتام پارەیەکی زۆرت پێداوە بەڵام ئەوە نییە کە تۆ پارەکەت پێداوە ئەوەی نیشانی داوی ئەوە نەبووە هەر لەوێدا غەشی لە تۆ کردووە ئەچیتە دوکانی میوە فرۆشێکەوە سەرەوەی چەند جوان ڕازاندۆتەوە ئارەزوت بۆی دەچێت عەلاگەکە کە دەبێتە ماڵەوە خێزان لێوە دەگرێتەوە چی تێناوەتەوە جاوە زۆریان فێڵ بوون زۆری تێدەکا لە دواییدا دەستی تێدەگێڕە کامەی زۆر جوانە دەیهێنێتەوە دەرەوە خراپەکە بۆ تۆ دەمێنێتەوە ئەوەی تۆ بینیوتە کە بۆ میوانت دایدەنی لە ڕوو ناداینەی ئەوەی بۆ داناوی چاو لێ غەشی لێ کردی پارەی تەواوی خۆشی لێ وەرگرتی تۆ پارەی میوەیەکی زۆر جوانت پێداوە پارەیەکی زۆرت پێداوە کە بە حساب شتی جوان بۆ منداڵەکان تۆ بۆ میوانەکانت بکڕی ماسفرۆشێک والله جێگەی ئەسەفە سەیری کە وردی قورئان کەن تەطفیف یعنی چی؟ یعنی غەش لە شتێکی زۆر کەمە نە دەوڵەمەندت دەکا بەخوا بەوە دەوڵەمەند نابی بەخوا بەوە نابی بە هیچ توخوا لە میوەیەکە سێچواق لە ڕزی بۆ تێکەی تۆ بەوە دەوڵەمەند دەبی بەوە دەبی بە سەرمایەدار بەس هەر غەشەکە لە خۆت کرد پێش هاوڵاتێکە متمانەی ئەویش لەدەستدا کەسێک ماسفرۆشە مانگایەکی هەیە لەم ماوانەدا کابرایەک لێ ئاشکرا بوو دووسێ مانگای هەبووە چوە بە 1000 کیلۆ شیری وشکی بەسەرچووی کڕیوە ڕۆژانە لەگەڵ شیرە ئەسڵەکەی تێکەڵاوی کردو بە خەڵکی فرۆشتووە ئەو شیرەی کە فرێ دەدرێت تر بەسەر چۆ ساڵێکە تاریخی تەواو بووە ئەڵە کەس پێی نازانێت دەیگرێتەوە مەشینەیەکی لێدا و لەگەڵ شیرە ئەسڵی مانگاکەی خۆیدا ئەبێ حرامیکە ئەوەی خۆت حەڵاڵە پاک و پوختە خەڵک ڕەحمەتت بۆ دەنێرێ بۆیە دەڵێ ماستی کوردیم کڕیوە کە دەی خۆی باشەمە بۆ تامەکەی وا ناخۆشە بۆ بزڕکاوە هاتووە لەوێدا غەشەکەی تێدا کردووە ناچاریشی تۆ ڕۆژانە لە بازاڕە ئەوانە شیر بکڕی پەنیر بکڕی ماست بکڕی بەڵام سەیەکی غەشت لێکراوە ترشی سماق ژیراوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ترشی سماق کە لە منتیقەی ئاکرێ و منتیقەکانی سلێمانی خۆمان هەیە کابرا هاتووە هاڕیوێتی چی لێ کرد بێ لە 10 کیلۆ سماقی ئەسڵیدا 2 کیلۆ تۆ گەسکی کوردی تێکردووە لە مەشینەیدا و هاڕیوێتی بەیەکەوە بۆ یەکەتەی خۆی ئەمە نەترشە و نەهیچە ئەو تۆ گەسکەی کە فڕێ دەدرێت لەگەڵ ئەوە تێکەڵاوی کردووە ئەبێ کاسپێکەی خۆی حرامکە غەشەکە لە شوێنێکە جاری وا دەرەکەی بەڵام دەستی چەند کەس چۆتە ماڵی چەند کەسەوە چەند کەس پارەیەکی زۆری ئەسڵت پێداوە بە ئەسڵ کڕیوتە بەڵام لە عادیش خراپتر بووە مەطعەمێکە و گۆشتی مەسلەحە و خۆماڵی لەگەڵ یەک تێکەڵاو دەکەوت تۆ کەبابەکەی دەخۆی بەس خوا ئاگای لێیەتی جاری وایە سیحەش بە سەریان ڕادەگا و مەطعەمێک دەژیرە چی کردووە چی پێژیراوە کەڵەشێری کوردی و قاز و قەلی داناوە دەڵێ ئەمە بە کوردی پێت دەفرۆشێ پارەی تەواوی لە کێشخانەکەدا لێستاندووی والله بیخۆ هەرچی تام بێنیەتی ئەوە مەسلەحەیەکی ژنێ و ڕەنگێکی تێکردەوە و تۆی هاوڵاتی داماوی پێچەواشە کردووە بەڵام وەیل للمطەففین ئاگال لە خۆت بێ ئەو کەسێک کە کێشخانە و مەطعەمێکت هەیە بەخوا ئەوەی کە بە هاوڵاتی دەڵێت تۆ ئەمەد بۆ دادنێم غەشێکی بچووکی تێدا بێ ئەم دنیا گەورەیە لە دەست خۆتدا لە ناو سیتەکەی جەهەنەما شوێنێکت بۆ خۆت گرت